أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات. فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر، وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين، فمن تطوع خيرا فهو خير له، وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان، فمن شهد منكم الشهر فليصمه، ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر، يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر، ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان، فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه. اللهم ربنا تقبل صيامنا وقيامنا وركوعنا وسجودنا، اللهم وقربنا إليك في هذا الشهر الفضيل. اللهم واجعل القرآن العظيم شفاء صدورنا وذهاب همومنا وجلاء أحزاننا. اللهم اجعل القرآن العظيم نور قلوبنا ودروبنا. اللهم واجعل لساننا مرتلا بالقرآن آناء الليل وأطراف النهار. اللهم زين به لساننا وجمل به وجوهنا وقو به أجسادنا وثقل به موازيننا، وارزقنا حق تلاوته آناء الليل وأطراف النهار، واحشرنا مع النبيين والصديقين والشهداء وحسن أولئك رفيقا. بنران و بیسەران و خۆشەویستان و عزیزانمان لە هەر کوێیەکن سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگارتان عەرز دەکەم. داواکارم لە خوای تەعالا ڕۆژ و نوێژ و تاعات و عیبادەتی ئەم مانگە پیرۆزە لە ئێمە و لە ئێوە قبول بفەرمێت و بیکاتە نێو تەرازوی حەسەناتمان و کار و کردەوەی چاکمان بەنەسیب بکات لەم مانگە پیرۆزە، بمانکات بە هاوڵی قورئان و بمانکات بە ئەداتێک بۆ خزمەتکردنی دینی پیرۆزی خۆی کە دینی ئیسلامە. خۆشەویستان و بەڕێزان، بۆ جارێکی تر بە دیداتان شا دەبینەوە لە شارە جوانەکەی هەولێری قەڵاو منارە، ئەو شارە جوانەی کە هیچ کاتدا نەبڕاوە لە قورئان خوێن و مامۆستای زانا و مامۆستای ئاینی و خەڵکی دیندۆست و خواویست. بۆیە لێرەوە لە نێو مزگەوتی ڕێگای بەهەشتەوە سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان عەرز دەکەین و داواکارین دوعای خێرمان بۆ بکەن و لە دوعای خێر بێبەشمان نەکەن. میوانێکی زێدە ئەزیز و خۆشەویستمان لەگەڵە، قورئان خوێنێکی بەناوبانگی شاری هەولێر. پێم خۆشە بچینە خزمەتی و لە زاری خۆیەوە جەنابی مامۆستا بناسن، پێکەوە بەخێری هێنین. مامۆستا بەخێر بێن. زۆر سپاس بۆ قبولکردنی داوەتنامەی ئێمە بۆ بەرنامەی سەدای زێڕین. زۆر زۆریش خۆشحاڵ بووین بە ئامادەبوونتان. یا ڕەبی سەداتان هەمیشە زێڕین بێ. ئینشاءڵڵا لەگەر جەنابیشتان دەستخۆشە جەنابتان دەکەمەوە بەرنامەکەی
خی گەورە نمونەتان زیادکە ئینشاءالله پایدار بن ئینشاءالله بەردەوام بن لەسەر کارە چاکە. آمین یا رب العالمین. گەورە بەختانکە یا ڕەبی. جەنابی مامۆستا کاروان کێیە؟ ناوی تەواوم کاروان ڕەمەزان ئیبراهیمە. بەڵێ. خەڵکی شاری هەولێرم بە ئەسڵمان خەڵکی گوندی بێرکۆتین. بەڵێ. و لە قەدیمەوە هەل هەولێر دانیشتوین. تەمەنی مناڵیم عمرم تقریبا 6-7 ساڵان ئاشنایەتیم بە قورئان هەبووە. بەڵێ. لە مزگەوت و ئەوانە دەستمان پێ کرد. طبعا دوای خوێندن و ئەو بابەتانە لە زارشی دیکە لە کولیە لە کولیە شەریعە کۆلیژ زانستە ئیسلامیەکان لەوێ وەرگیرام دوای تەواوکردنی پۆلی 6. لەو کاتەوە زیاتر ئاشنایەتیم بە قورئان و بابەتی دینی و ئەوانە زیاتر بوو. یەکەم کەسیش کە جێبیستی بووم پێی معجزی بووم لە قاریەکان ماهر المعقلی بوو. دیارە. و پاشانش ئێستاش کە زۆر پێی معجزی بووم سعد الغامدی لەوانە زۆر پێی معجزی بووم ینی و لەو کاتەوە زیاتر هەستم کرد ئاشنایەتیم لەگەڵ ئەوان پەیدا کرد و وەکو بابەتی تەقلید و بیستن و خوێندن و ئەوانە دوایش کە دەستم پێ کرد وەکو ناساندن لە ئیشەکە لە بدایەتدا زیاتر تەرجیعی دایکم بوو بەڕاستی پاڵپێنم لە بانگەوە دەستم پێ کرد. یا ڕەبی خوا ئەگەر لە ژیاندایە تەمەنی درێژکەوە الحەمدولله ئینشاءالله سیحەت و سەلامەتی پێ ببەخشێ. خوای گەورە سەلامەتی. یەکەم جار کە ئەو بوو پاڵی پێنام لەو ئیشە بەڕاستی. یا ڕەبی لەشی ساحبێ. یەکەم بانگم بەسەبەبی ئەو بوو پاشان قورئان خوێندن و ئیمامەتی و بابەتانە و ماشاءالله لە دوای تەواوکردنی زامیعاش ئێستا ئیمام و خەتیبم. خودبەم نییە وەکو خودبە ئێستا بەڵام نزیکەی 3 ساڵ خودبەم خوێنتەوە لە مزگەوتی ئەحمەد هەڕنی بۆ ماوەی نزیکەی 10 ساڵی بووم و نزیکەی 4 ساڵیش دەبی لە مزگەوتی ڕێگای باشتم. یا ڕەبی موفق بی دووبارە بەخێر بی مامۆستا کاروان موفق بی ئینشاءالله زۆر خۆشحاڵ بووین. جەنابەت کە ئیمامی حتمما دەبێت لە دەور و پشتی مزگەوت بی ماڵ و حاڵت لێرە بێ هەروەها لە فەرزەکانی مزگەوتدا ئامادە بی. مزگەوتی ڕێگەی بەهەشت چۆن پێناسە ئەەکەی و بۆ تۆ چ باخومانایەکی هەیە وەکو عینوان وەکو گەڕک وەکو وجودی ئەم مزگەوتە لەم گەڕەکە تا چەند جێ خۆی کردێتەوە لە دڵی خەڵکی؟ یەکەمش سوپاس بۆ خوای گەورە و دەستخۆشی بۆ ساحێبی ئەم مزگەوتە کە توانیتی مزگەوتێکی ئەوها دروست بکە لەو شوێنە کە زۆر پێویستە و الحەمدولله خەڵکەکی زۆر ئیسفادەی لێ کردیە و لە نوێژەکان و لە وتارەکان ئامادە بوونیان خەڵک الحەمدولله خەڵکەکە زۆر پێی دڵخۆشە و خەڵکەکە و مزگەوتەکەش الحەمدولله زۆر مرتاحین لە بڵین خەتیبی مامۆستا فاتح شارستێنی فاتح شارستێنی لێرەوە سەلام و ڕێزمان بۆی هەیە خۆی پەروەردگار ئینشاءالله عاقبەتی ئێمەش و جەناوی مامۆستاش بەخێر بجێڕێ و دەروی خێر و ڕەحمەتی خۆی لە هەموو ئێمە ئێوە بکاتەوە. مامۆستا کاروان ئەگەر پرسیاری ئەوە بکەم جگە لە جەنابەت لە خانەوادی بە ڕێزت چیتر هەیە ئاوا سەوتی خۆش بێ و بایەخی بەم بوارەدا بێ؟ وەڵی هەمان بووە باس لە بابەتی دینینە لە بابەتی تر بڵێ بڵێ بەس وەکو دین ینی لە بڵێن ینی وەکو دینی نیە پێچوانەی دینە بەڵێ وەکو گۆرانی بابەت دەیشەڵا خۆی گەورە هیدایەتی ئەمدا لێرەوە ئەڵێن خوایە ئەگەر ئیشەڵا مای ئەوەن کە هیدایەت بدرێن هەتا زوو ئینشاءڵڵا خۆی گەورە هیدایەتیان بە نەسیب بکە و ئەوانش بگەڕێنەوە سەر ئەم ڕێگە جوانە. هەڵبەتە ئێمە نەبێتە ئەوەی خوا نەخواستە تەسکیی خۆمان بکەینەوە پێمان وابێ ئێمە زۆر گەورەی هەموو بەڵێ بەتاکید ئێمە زۆر خەڵکیی باشین ئێستا خۆمان داواتە قورئان هیچ کەسێک بێکەم و کورتی نییە و هەموو کەسێکمان لە بەرامبەر ئەو واجیباتانەی ئەو ئەرکانی بۆمان دیاری کراوە لە ژیانی ڕۆژانەمان لە ڕۆژ شەرعێکەوە هەمومان مقەسرین بەڵام دوجار دڵمان بۆ خۆشحاڵێن حەدی ئەقل ئێمە لە خەڵکێکی تر باشترین خۆمان پێوە سەرقاڵ کردووە بەم بابەتەوە ئینشاءڵڵا چێتە تەرازوی چاکەکانمانەوە. مامۆستا بە حکمی ئەوەی ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانین و ئەم مانگە خۆی بۆ خۆی تایبەتمەندیی هەیە بە بواری قورئان و قیراءات و ئەم حاڵەتانە بعد دووبارە گوێ لە دەنگی جەنابەت بگرینەوە هەندێکی تر قورئانمان بۆ بخوێنی و درێژە بە قسەکانمان دەدەین. أعوذ بالله من الشيطان الرجيم لله ما في السماوات وما في الأرض
وإن تبدوا ما في أنفسكم أو تخفوه يحاسبكم به الله فيغفر لمن يشاء ويعذب من يشاء والله على كل شيء قدير. آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. صدق الله العظيم. ما شاء الله وصدق رسوله الكريم. ما شاء الله تبارك الرحمن. خواهی گەورە لێت قبول کە ئینشاءالله مامۆستا گیان خۆشحاڵت کردین. مامۆستا تا چەند ئاشنایەتیت هەیە بە قوڕائی هەرێمی کوردستان بەگشتی و لە دەرەوەی هەرێمی کوردستان هیچ ئاشنایەتیەکت هەیە لەگەڵ قاریەکان؟ بەتاکید تقریبا 2 ساڵ پێشستا لە ئاشنایەتیمان هەبوو بەڵام زیاتر لێک نزیک بوونەوە بە تۆمارکردنی 30 جوزئی قورئان بە دەنجی 30 قورئان خوێن لە شاری هەولێر، سلێمانی، کەرکووک و دهۆک. ما شاء الله. بەڵێ باشە. و بە سەرپەرشتی تەلەڤیزیۆنی ئایسار قورئان لەگەڵ مامۆستا سەردار. بەڵێ. ئەم لەگەڵ ویدا هەسان بەویشە لە مزگەفتی ڕێگای بەهەشت ئەو کارەمان کرد. موفق بن. موفق بن. واتە 30 قاری هەر قاری ئەو جوزئێک. بەڵێ. ئەمیش بەشدارم لەو بەخۆشم مامۆستا سەرداریش هەر بەشدار بوو. ما شاء الله. چ جوزئێک بەرجەنابت کەوت؟ جوزئی یەکەمی سۆتی بەقەرە. ما شاء الله. مامۆستا قورئانت لەبەرە؟ من متفرقة. بەڵێ. چ شتێک وە ئەکا بۆن منە ئێستا ئێمە بەشێکی زۆری قورئانمان لەبەر بوو و بیرمان چوەتەوە بۆن هەر لە بابەتەم گرفتەکە پێ کردووە چیە؟ مراجعە بەتاکید ئینسان گەردا ببڕێ مراجعی نەکاتەوە بەتاکید بەتایبەت لە متەفەریقەدا. بالضبط يعني سبحان الله لإعجازی قورئان زۆر ئاسان لەبەر دەکرێ. بەڵێ. زۆر ئاسانش لەبیر دەچی ئەگەر مراجعی نەکەی یعنی ئەگەر ئینسان بەردەوام بوو لەگەڵ ئەوە هەدەفەکەیەوە ئینسان بەردەوام لەگەڵی بژی ئەوە حکمەتی خۆی تێدایە بەڕاستی یعنی ئینسان ئەگەر بەردەوام بوو لەگەڵی لەبیری ناستەوە. ڕاستە. مامۆستا ڕەنگە ئەم پرسیاریکە یەکەم جیاواز بێت لە کەسێک بۆ کەسێکی تر بەتایبەت ئەگەر جەنابەت کە میوانی بەرنامەی حتمەن کە ئیمام و خەتیبی ئیجازەی قیرائەشت هەیە. بەڵێ الحەمدولله. دەمێکە ئەو ئیجازەیەت بدەسێنەوە؟ ساڵی 2000 پێم وابی 15 بوو 2014 لە 15 بەڵێ لە سەردەستی دکتۆر محەممەد مەتەر دلێمی خەڵکی فەلوجە بڵ لێ دادنیشت سلااو ڕێزم لۆ هەیە خی گەورە پایداری کە ئێستا لە عمان دادنیشی خوا سەلامەتیکە ئێمەش ڕێز و خۆشەویستیمان بۆ جەنابی مامۆستا هەیە لە سەردەستیوی ئیجازەی حەفسان عاسم وەرگرت. موفق بی انشاءالله مبارکت به. خواهی گەورە سەلامەتەن کە یا ڕەبی. خوا لێ ڕازی بێ یا ڕەبی. مامۆستا جگە پیشەی ئیمامەت لە مزگەوتە جەنابەت باز لە پیشەی تر ئەەکەی بۆ نمونە پێوە سەرقاڵی چ شتێک ئەەکەی طبعاً کاسبی هیچێکە لەو شتانەی کە ئەڵێ کاسب حەبیبی خوایە ئەوە گومانیتیانە. بەڵێ ئیشی کەسابت دەکەم ئەو کاتێک کە لە مزگەوتی بە ڕۆژ زیاتر مەجال دەرفەت هەیە الحەمدولله. خی گەورە موفقت کە انشاءالله مامۆستا جان. خی گەورە سەلامەتان کە یا ڕەبی. سلامت بن. بە حکمەوەی جەنابەت
مجازی خی گەورە لەوانەیە خۆی مجیزیش بی لە عینان کاتە بتانی ئیجازەش بدەیت ئەگەر پێت خۆش بێ من هەندێک لە خسمە جەنابدەم جێبیزدەم بەس بەکو موجیز نا تەمامستا موجود بی ئەم ناتوانم ئەرکە فرسای بنم سلامەت یا ربی من هەندێک لە ئاەتەکانی سوورەتی ڕەحمانە خوێنم هەر بۆ خۆشم پێم خۆشە بۆ حکمەوەی کە مانگی پیرۆزی ڕەمەزانە وەجارجار بە حەقەت من لە بەرنمەکانی تر مەسەلەن داوایان کردو توانە خراپ نییە ئەگەر جارێکیش بۆ خۆت بەشداربی قورئان بخوێنی هەم دەست خۆشبی ئەوە گونجاوتر خۆشە جێویستی زەناوی حەزەکەم لە خزمەتانە هەمومانە خزمەتی قورئانی لە خزمەتدا ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان. والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان. خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار فبأي آلاء ربكما تكذبان. رب المشرقين ورب المغربين فبأي آلاء ربكما تكذبان. صدق الله العظيم. بارك الله فيك وفيك أكثر. سلامتك لديها سلمة والله دەمێ دە لە زەردا دەست خۆش بی يعني هیچ نقصانی نەبوو نا دەستەکان زۆر پێمەڵێن نقصانی هەیە مەخارجە تەواو نییە مدودە تەواو نییە هیچ کەسێک بەبێ نەقز نییە بەس خی گەورە کاملە بەڵام لە جێ کەسەکان چەند پێی مرتاحە ئێستا مەسەل لە بۆ من جەنابەت خوێندیت ئەم الحەمدولله پێی مرتاح بووم بە سەوتەکەی بە خینەکەی شێوازەکەی خێر مفەختکەی ئینشاءالله دەبم لە تو بکەم لەکەیەوە دەست پێ کردیا خزمەتی جەنابتم خی گەورە سەلامەت یا ڕەبی لە خزمەتی جەنابتم. جەنابەت هەستم کرد لە سەرەتاوە تەقلیدی شێخ ماهرمی عەقلیت کرد. خۆت حەزت بە تەقلیدی قاریئەکان هەیە یاخود هەر وەکو سەمعیەن حەزەکەی گوێیان لێ بگریت و ئەوەی کە بۆت هات لەگەڵیان بڕۆی بۆ نمونە؟ قسەکە زۆر جوانە بەخۆی مۆزوعی تەقلید کەسێک تاوەکو خۆی فێر دەکات زۆر مهمە
لۆی تاوکو فێری مەقامات و فێری ئەو بابەتانە دەبی بەڵام کە ڕێزکەی خۆی دیتەوە لەسەر ڕێزکەی خۆی بڕوە بەڵام ئێستا ئەمە شێوازی خۆم کە بیخوێنم خەڵکەکە داوا دەکەن بگەڕێەوە سەر ئەوەی کە پێشتر دەتخین داوا دەکەن زامەزبوری بگەڕێەوە سەر ڕاستە لەسەر داواکاری خەڵک ئێمە هەمیشە گوتومانە سەوت خۆشی سەدای زێڕین بە معنایەکە ئێمە ناوی بەرنامەکەمانەوەیە بەهرەیەوە خوا دەیبەخشێ بەدڵنیایەوە شتێک نییە لە بازار ڕابێ و ئیسا شانازی پێ بکە وڵە بۆ ئەوم بە پارە کڕیەوە ڕاستە جا دووسەرەیە یان ئەوە تا لە باشدا بەکاردێ یان ئەوە تا لە خراپدا بەکاربێ پەناگرین بەخوای گەورە بەتاکی دوایە ینی ئێمە بێ دڵمان بۆ خۆش بێکار هەم لە الحەمدلله خۆمان لە زێشی دیتەوە فەزلی خوای گەورەیە الحەمدلله مامۆستا لە شاری هەولێر کۆمەڵی قاریئی بەڕێز هەیە و کۆمەڵک مامۆستای دەنگ خۆش هەیە لەم شارە ئەبینین بۆ نمونە لە شارەکانی عێراقیش بە هەمان شێوە کۆمەڵە قاریئی دەنگ خۆش و سەدای جۆرا و جۆری تێدایە لە قاری عێراقیەکان ئەوەی کە جەنابەت فەرموود ئێستا سعد الغامدی و ماهر المعقلی و کۆمەڵە لەم قاریە بەڕێزانە تۆ سەرسامی بە سەوتیان لە عێراقیەکان حەزت بە سەوتی چێ کردووە زیاتر خۆی بدەیە و گوێی لێ بگری ئەوانەی ئێستا کە پێم خۆشبی سەوتەکان عامر کازمی شێخ عامر کازمی بەڵێ پێم خۆشە سەوتەکەی ینی لەزەتەش تێدایە بەڵێ شێخ عامر کاڵمیش میوانمانە لە بەرنامەی سەدای زێڕین لەم وەرزەیە کەواتە جەنابەت سەوتی شێخ عامرت بەلاوە خۆشە بەڵێ ڕاست سەوتی تۆزێ حەنینە ینی بالضبط ینی ئینسان تام و لەزەتی لێ دەکا پێم مرتاح دەبی خی گەورە موفقکە ئینشاءالله جا بۆ معلوماتت پیاوێکی زۆر متەواضعە یعنی ئێمە لەو بەرنامەی کە لەگەڵی لە خزمەتی بووینام تۆزێک دوا کەوت لە مەوعیدەکەی خۆی باوەڕم پێ بکە دەجاری بوو تۆ داوای لێبوردنەکەم لەسەرەوەی کە تاخیر بووە ئەوێت هەمووی لە بڵێن بە هۆکاری من و سەبەبی من دوا کەوتو موفق بین ئینشاءالله مامۆستا ئەگەر تۆزیشکەی گوێ لە قورئان بگرین ئاساییە يا الله يا الله ئەو شێوازێک کە بخۆم دەیخینم یعنی شێوازی خۆم زۆر باشە ئینشاءالله زۆر باش أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم حميم والكتاب المبين إنا أنزلناه في ليلة مباركة إنا كنا منذرين فيها يفرق كل أمر حكيم أمرا من عندنا إنا كنا مرسلين رحمة من ربك إنه هو السميع العليم رب السماوات والأرض وما بينهما إن كنتم موقنين لا إله إلا هو يحيي ويميت ربكم ورب آبائكم الأولين بل هم في شك يلعبون فارتقب يوم تأتي السماء بدخان مبين يغشى الناس هذا عذاب أليم ربنا اكشف عنا العذاب إنا مؤمنون أنى لهم الذكرى وقد جاءهم رسول مبين ثم تولوا عنه وقالوا معلم مجنون إنا كاشف العذاب قليلا إنا كاشف العذاب قليلا إنكم عائدون
يوم نبطش البطشة الكبرى إنا منتقمون ولقد فتنا قبلهم قوم فرعون وجاءهم رسول كريم أن أدوا إلي عباد الله إني لكم رسول أمين. صدق الله العظيم. بارك الله فيك. خير وسلامتك يا رب. ما مستا درباري محافلی نێودەوڵەتی مسابقات بەشداریکردن لە پێشبڕکێ لە هیچ شتێک لەو جۆرانە بەشداریت کردووە؟ وەکو پێشبڕکێ بەشداریم نەکردێ ناوەڵە، بەڵام سەفەرەکەمان کرد لە بۆ سعودیا، دانیشتنمان لەگەڵ چەند کەسایەتێک بوو لەوێ، قورئانم خوێند. ماشاءالله. خەیر وسەلامەتی لەوانە حەسەن البوخاری ئیمامی مەککە. ماشاءالله. لەوێ بەشداریم کرد و قورئانمان خوێند و چەند احتیفالێکیشکە بوو لەوێ، قورئانم خوێند. لە شە ساغ بێ خەیر وسەلامەتەن. زیاتر بڵێن ئاشنایی بە سەوتی ماهرمی عەقلی، جگە لەو ئەتوانی ئێستا بۆ نمونە ئەم قیرائەتی کە جەنابەت خوێندت نزیک بوو لە شێخ عەبدولکەریم دیوان، وانە؟ وایە. ئەگەر جگە لە شێخ عەبدولکەریم و شێخ ماهر فەرمووت کە سەوتی سعد الغامدیت بەلاوە خۆش بوو، توانی تەقلیدی بکەی؟ إن شاء الله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا قيما لينذر بأسا شديدا من لدنه ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا حسنا ماكثين فيه أبدا وينذر الذين قالوا اتخذ الله ولدا ما لهم به من علم ولا لآبائهم كبرت كلمة تخرج من أفواههم إن يقولون إلا كذبا فلعلك باخع نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا إنا جعلنا ما على الأرض زينة لها لنبلوهم أيهم أحسن عملا وإنا لجاعلون ما عليها صعيدا جرزا أم حسبت أن أصحاب الكهف والرقيم كانوا من آياتنا عجبا إذ أوى الفتية إلى الكهف فقالوا ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. بارك الله فيك. سلامتك يا رب. لسرتي برنامجك باسي يكم بانجت كدايك پێی خۆش بووە ڕەبی تەمەنی درێژ سلامتك يا رب. پێی خۆش بووە کە بانگ بفەرمی. لەکوێ ئەو بانگت فەرمی یەکەم جار؟ یەکەم بانگ لە مزگەوتی حاجی ئەحمەد هەڕمی لە مزگەوتی لە گەڕەکی هەڤاڵان. تەمەنت چەند بوو؟ تەمەنم تقریبا 22-23 ساڵ. ماشاءالله. بیرتە ئەو کاتی چۆن بانگت دا؟ بەڵێ. توانی بانگمان بۆ بدەیت؟ بەڵێ. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله
حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله خاتم النبيين محمد رسول الله سلامتك يكم بانكم بوشي أبو ما شاء الله بردوامج من لسري يا ربي موفق خواهي سلامتك يا رب خوشحاڵ بووین مامۆستاگیان ئێمە بەرەو کۆتایی سلامتك يا ربي ئەڵقەی ئەمزارەی سەدای زێڕین ئەڕوین پەیامی مامۆستا کاروان بۆ بەرنامەی سەدای زێڕین چییە؟ بەرنامەیەک جێگای دەستخۆشیە سوپاس دەکەین. بەرەکەتش چێدا دەبینیم لەبەرەوەی قورئانی تێدایە بەڕاستی خی گەورە پایدارتان کە خۆی لێ لەگەڵ ئەو ستافە جوانەی یەک بێکە چاوەکانە ماز دەکەین کە ماندی بوون و تابعی بەرنامەکانیشتانم دەستەکانتان خۆشببی خی گەورە مەفەقتان کە سەرکەوتوو بن بینەری خۆی هەیە نەک هەر بەرنامە جنابتان هەر ئیشک لەگەڵ قورئانی خی گەورە بەرەکەت دەکاتەوە کات الحەمدولله خی گەورە مەفەقتان کات دەستخۆشیە بەڕاستی زۆر خۆشحاڵ بووین مامۆستاگیان. ئەمە زیاتر بینەرانی بەڕێز و خۆشەویست معلومی هەموو لایەکە لە مانگی پیرۆزی ڕەمەزان چەند وەرزێکە ئێمە بەرنامەی سەدای زێڕین پێشکەش بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەین. کۆمەڵک قورئان خوێنی بەناوبانگ لە هەرێمی کوردستان و بەگرە دەرەوەی هەرێمی کوردستانیش بەشداریان لەم بەرنامەیە کردووە. ئێمە تاکە ئامانجمان ئەوەیە خوو بدەینە قورئانی پیرۆز و کاتێکی تایبەت بۆ ئەم قورئانە جوانە تەرخان بکەین بە حکمی ئەوەی کە مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی هاتنە خوارەوەی ئەم قورئانە جوانەیە و لە کۆمەڵک لە ئاەتەکانی قورئانی پیرۆز لە کۆمەڵک لە فەرمودەکانی پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وسلم باسی فەڕ و فەزڵ و بەرەکەتی خوێندنەوەی ئەم ئاەتانەی قورئان کراوە بەبێ هیچ گومانێک. بۆیە ڕەنگە تۆی بینەر و بیسەر نەتوانی ئەم قورئانە بخوێنیتەوە و خوێنەواریت نەبێ، بەڵام هەر کاتێک کە گوێ لە ئاەتەکانی ئەم قورئانە پیرۆزە ئەگری یاخود بینەری ئەم بەرنامەیی لەوە دڵنیا بە و هیچ شەک و گومانێکت نەبێت کە خۆی پەروەردگار هەر وەکو ئەوەی کە خۆت خوێن دەبێتت چاکە و پاداشتت بۆ ئەنووسێ لەسەری. لە دوای خێر بێ بەشمان مەکەن. داواکارم لە خۆی پەروەردگار لە ئاڵلقەکانی داهاتووی ئەم بەرنامەیە بە دیداریەوەی ئەزیز و خۆشەویست شاد بینەوە. سوپاسی یەک بێکی ئەو ستافە بەڕێزە کە لەم بەرنامە لە بەڕێوەچوونی ئەم بەرنامەیە بەشدارن، بە تایبەت بەرانی خۆشەویستمان لە نووسینگەی هەولێر. خی گەورە مۆفەق و عاقبەت خێریان بکە. دووبارە سوپاسی مامۆستاکەم کە میوانی بەرنامەکەمان بوو تا ئەڵلقەیەکی تری بەرنامەی سەدای زێڕین بەخۆی تاک و تەنهاتان ئەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته.